ئێمە لە هەڵەبجە ئێمە کۆمەڵێکی کاکەین لەگەڵ مسلمانەکان دانیشتوین لە هەڵەبجە هەر وەکو کەس و کاری یەک هیچ فەرق و سوونێک لە بەینمانە نییە کە جەژنیە هەر هەمومان وەکو یەک جەژن ئەەکەین و ئەڕێن بۆ جەژنانە بۆ لای مسلمانەکان و بۆ لای خۆیچمان و هەر فەرقێکمان نییە کە ئەگەڕێن بەسەری هەموویە ڕێز لە ڕەمەزان ئەگرین و ڕێزی لەسەر سەرمانە و نا هەرگیز مناڵێکمان لە بەرچاوی هیچ کەسێک خواردنێکی خواردووە کە پێی ناخۆش بێ بڵێ من بە ڕۆژوم ئەو بە ڕۆژوو نییە شتەخوا لە بەرچاوم چاخانەدا ئاخەین و زۆر بە ڕێز و هیچ کەسێک نازانێ کە ئێمە بە ڕۆژوون یا بە ڕۆژوو نییە ئەوە خوا ئەیزانێ نەک هەر ئیسە هەر لە باو باپیرانیشمانەوە کە ڕەمەزان هاتووە زۆر بە ڕێز و سەیری ڕەمەزانیان کردووە و ڕۆشتون بۆ جەژنانە بۆ لای دەراوسێکان وەکو بڵێن لادێکانی کە ڕۆیون بۆ جەژنانەیان ئەوان هاتوون بۆ جەژنانەی ئەمان ئیتر بەیانی زوو هەڵساوین جەژن نەبووە من هەموو بەیانیە زوو مەلا بانگدان هەڵ نەسم و دوو چێشت نەکەم هەڵسام و دوو چێشتم کردووە و حازرم کردووە و چکلیتم حازر کردووە و دەرگام کراوەتەوە بۆ ئەوانەی کە بێن بۆ جەژنە پیرۆزە یان من ڕۆشتم بۆ لای ئەوان بۆ جەژنە پیرۆزە هیچ فەرق و سوونێ لە بەینمانە نییە و پێکەوە ئەژین و لەخوا وەزیاو بێ بە ژیانێکی یعنی خۆش کەس نازانێت کە هێمە جیاوازیمان هەیە یانیمانە نیمانە لەخوا وەزیاو بێ جاران لە هاواریش هەر وەکو ئێستا هەر ڕێزمان گرتووە لە ڕەمەزان و هیچ نە چایخانەیەک بووە و نە هیچ کەسێک هیچی خواردووە و وەک ئەوەش بە ڕۆژوونە ئەوەی هەر کەسێک ڕۆژوو بورێەوە بۆ خۆی ئەگرێ ئەوەش بە ڕۆژوونەوە کەس نەیزانیوە کە بە ڕۆژوون نییە زۆر بەڕێز زۆر لەو ماڭان ڕەفتیان کردەوە و تا جەژن هاتووەتە پێشەوە جەژنی هاتووەتە پێشەوە هەر وەک باسی یەکەم بەیانی هەر هەمووی هاوار هەڵساوە چێشتی کردووە ئیتر ئەوسا زۆرینی چکلیت و شت نەوە چێشتیان گێڕاوە بە ماڵانە من چێشتم بردووە بۆ دەراوسێکم ئەو دەراوسێکم هاوردووە بۆ من ئەم شتانە بووە ڕۆشتون بۆ لادێکان بۆ جەژنەبارکەی مسلمانەکان ئەوانەی چوار دەورمان